خۆیان چەندین کەناڵی ئوکرانی هەیە کە لە ناو ئوکرانیا بەس بۆ ئوکرانیەکانە حتا ئێستا ئەو شتێک کە لە ناو ئوکرانیا ڕوودەدا چەندین وشەی کۆدیان دروست کردووە بۆ ئەوەی ئوکرانیەکان بەتەنیا ئوکرانیەکان لی تێدەگەن کەسی تر لی تێناگەن ڕووسەکان لی تێناگەن جا بەو شێوازە ڕووسەکان دەگرن ئەوانەی کە لە ناو ئوکرانیان یان لە ناو کیێڤن یان ناو شارەکان سیخوڕی دەکەن هەواڵگیری دەکەن بۆ رووسیا اینجا ئەو هەواڵە دقیقە من لە چەندین کەناڵ یان سەرچاوە تاکیدم لێ کردوێتەوە لەشکری ڕووسی نایەوێ بەڕاستی ئەوانیش نایەنەوێ ینی بەڵام لە ئاسمانە زۆر لە خارکێفیش لەو شارە گرنگانی سەر سنوور کە ینی هێزەکانی رووسیا زۆر نزیک بوونەتەوە بە چڕی بردومانەکرێت لە رووسیاوە باس لە کۆنتترۆلکردنی سنتەری شارەکەکرێت لە رووسیاوە لە بەری ئۆکرانیاوە چیە وترێت ئەوە شوانیە لە خارکۆف هەتا ئێستا هێزی ئۆکرانی حکوومەتی ئۆکرانی کۆنتترۆلی ناو شاری خارکۆف دەکات